بەڵێ پەیوەندیên ترکیە و رووسیا و ئەو مژارên ku ترکیە و رووسیا بە هەبوودورە girê didin bi taybetî jî peyvendiyên ku xurt bûne divê dema dawî de hemî de rencûzoları ji balêkesîr vekoler û nivîskar hevalê min e silav bote birêz rencûzoları destpêkê de dixwazim bipirsim yani Rusya û Tirkiye gelo li ser Sûriyê karê mutabaqateke wan çê bibe li hevkirineke wan çê bibe hiç sanmıyorum. ئەسوا هەزر ناکەم کۆ و بگەهن متابقەتێکی بە ئاوایەکی بنگەهێ ئەگەر ئەنگاوەکێ بەهاوێژن ji بۆ متابقەتی ئەسوا هەزر ناکەم تەنێ 2019 وانە لێ سۆچی ئانلەشمایەک هەبوو لێ هیچ گاوەکی پراکتیک ناتاوێتن تورکیا دە هەمان دەمێدە دوارێ سووریە و تورکیە ئەو خەتە دناڤەرەواندا دەخواستن کو ئەو هێز ڤەکشن لێ لەگەل رووسیا پێک نەهاتن لەگەل ترامپ و ئەمەریکا لێفاتن کرد لێ ئەمەریکا تەنێ لەگەل سێدەگێ چێ گاوەکی پراکتیک نەهاوێت لەگەل رووسیاژی هاتن ئەدەنایە اتفاقێکی وان هەبوو لێ گاوەکی پراکتیک دیسە نهاتن هاوێتن تەنی لە تەلەڤیە زوو من بێژێ هەندێک بەلافکردنی سەربازی سوپایە سووریا و رووسیا لەوێ دەرێ پەیدا بوو ژێ خەینی وێت شتێکی پراکتیک چێ نەبوو بەگەڕیان ji بۆ 3 کیلۆمەترە ژالی هێزن هەسە دێڤە و نەمانە هێزان لەوێ دەرێ هیچ پرۆسەیەک بجێ نەهات و نەچوە جێخۆ نەهات تورکیا ئۆپەراسیۆنێکی لەسەر زەمینێ پەیمانە لەگەڵ رووسیا 2019 تینە بیر و دخوازە و 30 کیلۆمەترە هێزێن هەسە دێڤەکشن ji بۆ vêyekê رووسیا tiştekî wiha heye diqamişlo ligel Hesedê ligel serkirdeyên Kurdî kom ve dibe dicive û behs li vekişiyana 3 kilometran dike û dixwaze hêzên Sûriye Spayê Sûriya bên wê derê dixwaze wana razî bike lê wan jî qebûl nekirine çi li hev hatine Kurd û Rûsya Kurd û دیمەشق هیچ اتفاقێکە دناڤەرەواندا نییە و هەروەها ئەگەر ئەو نەبوو دناڤەرە رووسیا و تورکیە دەژی و هەروەها ئەگەر ئەمەریکا و رووسیا ڕوونەهیە کەسێک هەل نەکەن چێ پەڕوسیان چێ نابێ لێ تورکیا ji بۆ ku سەبەبێن هەبوونە ئۆپەراسیۆنێ ڕابکە حەیانەها چ گۆت و بێژان چه ئەنجامێن وان نەبوونە نوها رووسیا تێگوتن و استراتێژیەکی وێ هەبوویە پرۆژەیەکی وێ هەبوویە و ئەسەد و ئەردوان هەبوو دوو ببینن ترکیە خۆ پۆزیتیف نێزیکت کە لێ ئەسەد خۆ نێگاتیف نێزیک ناکە چاوا دەنرخینە vê pozisyonê birêz rencîzolar Şimdi İran ve Rusya neha İran û Rusya di rastî de dixwazin nêzik bibin tenê Moska de ne Tehran jî destê wê heye û hewlên wê hene ji bo ku Amerîka li wê derê zayıf bikin vê formê baş dibînin Türkiye û Sûriya wiha dişmaniya wan e gelekî kûr bû yek ji wan welata bû ku dişmanê Sûriyayê bû û zerera herî mezin jî Türk bûn û her wiha zerera ku gelek mezin ji bo Rûsyayê kir û yek jî ji wan welatên ku gelek zehmet e li hev bihên dixwazin Şam û Tirkiye nêzîkiyek dû bin lê Şam nikare xelkê razî bike li ser vê yekê
جبوی خواندنا من کری شام اگر همو ولاتین عربی ضرر جبوان هبج كومكار عربي السعودية ويندن دكارا درجين خوفك اللي جبو قطر وتركيا نخير درجي خوفناك ومرجن و ددانا جبو ولاتن دنيا عربي چمرج ندانين نورمال بون بيوندين وان لي جبو تركيا نخير بالراستي جي افد الصلاة كونا هيا هندك مرج دانن كو نكارن جي بكن چونكو گوتن كو افتر روسن كو هن پشتوانيا وان دكن لويس دري دركفن نها اكبه نكار جوان جهاديان جوان گروپين كلوي دري پشتوانيا دكا وكشة وكا وگوتي اف پیوندیا هی لگل اکپی نورمال نابه بديتنا بلي حروها نها مرجكي سوريا هيجبوي حفديتني لقال تركيا دبيجي بس اخافتنا ابن دفيد براتيكي دجي تركيا غافان بافيجا تركيا دفيج خاكا سوريا كو داگير كريا درب كبا جعفريني دركبه سريكاني دركبه جريسبي دركبه جهين دنجي ايگو داگير كريا درب كبا تركيا ديويه كي براتيزه بك قبول بك Evet Şam. بله Şam. İşte ben demin onu söylemeye çalıştım. من جد خواست کوی بیجم هیچ ممکن نینه جبر کو سوریا هم چار جبهیان کت سروان و پر هزین کو هبونو هات النواوی حرمه و نافچه و او نافچه جبوان رخستنین تروریستی دبو چوان و درب کن چوا و چاره سر ببی او بابت و هر وهات شتکی دنجی خطی لبندکشم اوین کو جهادینه AKP سوپایەکی ملیش بۆوانە چێکرەوە سوپای لێ دەرێنە حیا تایە ڕۆژ حڵاتێ سوپای ئیسلام جێشل ئیسلام و عەرەبستانە سعودی هەفکاریاوان دەکە هاتن قەراخێن فرات تێ لێ دەرێمان ئەو عەرد ji بۆوانمان و بوون خودیێوان تورکیا جیهادێک چێکردنە بەرە خۆ جیهادیزم چێکرد دنە بەرە خۆ و شامێدە تەسفێکردنەوەیەکی گەلێکی زەحمەتە نەهێسانە ئەف ئەگەر تووێ چارە سەر بکێ ئەف هەموو جیادی وەرن تورکێ چەوە ئەو ڤەدگەرە چەوە چارە سەر دکە چاوە بەردەوامی ددە پەرەدوکسێکی وەها هەیە نەها تورکیا ئەف وەکە کووریا ئەکە پێلاتنە پێویستە وەها تەماشەی بابەتی برێز رنجوزۆڵەرە ئەژی سەناریۆیەکی بێژم یعنی بێژە و سووریە بریارە 25 قبول کرد دەستورێکی نویا سووریا هاتە قبولکردن کوردجی بوونە خودی ستاتویەک تورکیا دەوێ مداخەلەی دەستورا سووریا بکە ئەو مافەی وێ هەیە بەلێ فەرم Türkiye'nin müdahalesi müdahale Türkiye لگل هزین مخالفت چه دبه لی افغانستان دستورا بنگهی گلک باش نایدیتن چون کو پنجی کسن کو مخالفتن ترکیه پشتوانیوان دکه اوان نونرتیا خلک سوریه دکن کمیسیونکی مزنه لیتنه دوی کمیسیونه دا کرد نینن گلک خلکانه لی بردف که کردان گو ام دچن آلیه سوریه شامه انجی روسیا وها چاره سرک چه نابا لی افغانستان دستورا بنگهی اگر هاتو همو آلیین دنا و سوریه دا چون افغانستان دنی رنگ بگهن انجامه که چه وستوته یک جبو کردان چه دبی جن نها اف کمیسیونا کو مخالف تدهنه نخوازن و ایزن نادن
هیچ ستاتویەک ji بۆ کوردان هەبێ هونژی دزانن دێ هەندێک دانوستاندنێندێک و 2015 و 2017 دانوستاندن لەگەڵ مۆسکۆی ستاتویەک ji بۆ کوردان هەبێ ئەگەر دەستورە بنگەینیە سووریێ بهێت گوهارتن و هەروەها ستاتویەک ji بۆ کوردان چێبێ لێ ناوێوێ تایبەت نەبێ دانوستاندنێکی وەها هەبوو لێ کەسێک ناخوازە دناوە دەستورێدا vê بناو بکە ji بۆ کوردان بڤی ئاوایی ئەم چاوەڕێ ناکەین و ممکنینە کو بگەن ئەنجامەکێ چونکو لێ دەرێ ئالیێن مخالف پێنجی کورسینە و دەخوازن کو گەرانتیە هێزن ئیسلامی بکەن ناخوازن دەستورەکە بنگە کۆلاریزم چێ ببەلێت بەێ سپاسیاتت دکەم برێز هەمووی ڕەنجوزۆڵەرێ بە کۆلەر نویسکار ji balıkesir لەگەڵمە